تەنها 1/3 دانیشتوانی وڵاتە گرتووەکان بە تەواوی دەرزیان لێدراوە و 1/4 بە بەردەوامی بە ڕاپرسیەکان دەڵێن کە پلانیان نییە یەکێک لەو 3 جۆرە دەرزیە کە لەبەردەستدایە لە خۆیان بدەن. بۆیە ئەمریکایەکان فروشگاکان و کاربەدەستانی تەندروستی لە هەفتەی ڕابردوودا سەرسام بوون لەو کاتەی ناوەندیەکانی ئەمریکا بۆ کۆنتڕۆڵ و خۆپاراستن لە نەخۆشی وتی ئەو کەسانەی بە تەواوی دەرزی لە خۆیان داوە بە چەند بە دەرێک بەبێ ئەوەی دەموچاوی خۆیان بپۆشن دەتوانن بشنە دەرەوە. ئەگەر دەرزیان لە خۆیان دابێت ئەوانە سەلامەتن، ئەگەریش لە خۆیان نەدابێت سەلامەت نین. هێشتا دەبێت دەمامک ببەستن یا باشترە دەرزی لە خۆیان بدەن. هەندێک لە ڕێبەرانی تەندروستی گشتی ڕەخنەیان لەو ڕێنماییە گرت کە وەکو زوو لە پڕ و سەرلێشێوان بوو، چونکە ڕوونیە کێ دەرزی لە خۆی داوە. بڕێوەبەرەتی بایدن وتی پاسەپۆرتی دەرزی کوتانی نیشتمانی دروست ناکات. ڕێنمایی نوێی CDC لەبارەی ڤاکسینەکەوە گفتوگۆی لەبارەی کارتی ڤاکسینەکەوە زیندوو کردەوە بۆ ئەوەی کاروبارەکان و ئەوانەی تر بزانن ئەخۆ خەڵک دەرزیان لە خۆ داوە. واڵەنسکی دەڵێت ڕێنماییەکە ڕێگەدان نییە بەلەدانی ماسک بە شێوەیەکی بەربڵاو، بەڵکو بۆ هەر کەسێک ئاگا لە تەندروستی خۆیان بێت. ئەوتی بۆ کەسانی دەرزی لە خۆیانەداوە ڕێنماییەکان نەگۆڕاوە. جۆ بایدن سەرۆکی وڵاتە گرتووەکان لە هەفتەی ڕابردوودا شان بەشانی جێگەری سەرکۆمار کەمالە هاریس بەبی دەمامک دەرکەوت و ئەو ڕێنماییە نوێکراوە بە ڕۆژێکی مەزن بۆ ئەمریکا وێنا کرد. لەگەڵ ئەوەشدا ڕێنماییەکانی CDC لە سەرانسەری وڵاتەکەدا گۆڕانی دروست کرد کە هەندێک لە فروشگاکان پێداوەستی دەمامکیان لادا بۆ ئەو کەسانی دەرزی لە خۆیان داوە. کەسانێکی تر دەڵێن لەسەر یاساکانی ئێستا دەمێنەوە لە کاتێکدا پێداچوونەوە بە ڕێنماییەکان دەکەن. سندیکایەک کە نوێنەرەتی 1.3 میلیۆن کرێکاری خواردن و فروشگاکان دەکات وتی ڕێنماییەکان شیانی هەیە ئەندامەکانی بخاتە مەترسیەوە. ئەوەی ئێمە لە کاروبارەکان داوا دەکەین کە بیکەین لە کاتێکدا دەست بە بیرکردنەوە لەباری ڕێنماییەکان دەکەن کە ئەمە چواتایەک بۆ کاروبارەکانیان هەیە بۆ ئەوەی بۆ کرێکارەکانیان ئاسانی بکەن کاتیان پێ بدرێت بۆ ئەوەی بچن دەرزیەکە لە خۆیان بدەن. هەموو یارەتەکان ئامادە نین یاساکانیان هێون بکەنەوە و هێشتا دەمامک و دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی لە ناو فڕۆکە و گواستنەوە گشتەکانی تردا پێوەستە. هاوکات هەندێک لە یەلەت و کاروبارەکان ڕێگای نوێ دائەنوێنن بۆ هاندانی خەڵک بۆ ئەوەی دەرزی لە خۆیان بدەن وەکو سواری شەمەندەفەر بە خۆڕایی، گڵاسێکی بیرە یان تەنانەت پارەش لە کاتێکدا هەڵدەدەن بۆ گەڕانەوەی کۆمەڵگەکانیان بۆ بارودۆخی ئاسایی.